ئەم کابینەیە ئەرکی خزمەتی هاوڵاتیان لە پێش هەموو کار و ئەرکەکانی دیکەدا دەنێت و خۆی بە خزمەتکاری هاونیشتیمانیان دەزانێت. مەسرور بارزانی سلێمانی پەراوێز خستووە یانیکێتی و گۆڕانن شەڕ لەسەر شارەکەیان ناکەن. کابینەی نۆ کابینەیەکی خزمەتگوزارە بێت. ئەمە دروشمی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە سەروەختی پێکهێنانی کابینەی حکوومەتەکەی. ڕەنگە لە مێژووی حکوومەتەکانی ڕابردووی هەرێم هیچ کابینەیەک هێندەی کابینەی نۆ پێداگر نەبوو بێت لەوەی دەبێت حکوومەت بەبێ جیاوازی خزمەتی شارەکانی هەرێم بکات. بەڵام ئاخۆ ئەو دروشمە بووە کردار یان هاوشێوەی سەدان هەزار بەڵێنی ڕابردوو بووە هەڵم. لە چەند مانگی ڕابردووەوە حکوومەتی هەرێم و بە دیاریکراویش مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت دەستی کردووە بە دانانی بەردی بناغە و کردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان. هەرچەندە هاوڵاتیانی هەرێمی کوردستان مافی ئەوەیان هەیە بەبێ جیاوازی خزمەت بکرێن و لە پرۆژەکان بێبەش نەکرێن. بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە پشکی شێری پرۆژەکان بەر پارێزگاکانی هەولێر و دهۆک دەکەون بە دیاریکراوی بەر زۆنی زەرد کە پارتی تێیدا حاکمە. ئەم حکوومەتە کار و چالاکی و خزمەتگوزاریەکانی لە هەر بستێکی کوردستاندا دەبێت و حکوومەتی هەمووانە. لە ماوەی کارکردنی کابینەی نۆدا لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین جگە لە پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی هیچ پرۆژەیەکی استراتیژی دیکە بۆ ئەو سنوورانە جێبەجێ نەکراوە. لە کاتێکدا ئەو پرۆژێش لە کابینەکانی ڕابردوو بڕیاری لێدرا بوو هەر بۆیە وەک دەستکەوت بۆ ئەم کابینەیە بەتەنها هەژمار ناکرێت. تەنانەت لە مەراسیمی دەستپێکردنی پرۆژەکە سەرۆکی حکوومەتی هەرێم بە دووری چەندین کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە بەردی بناغەی ئەو پرۆژەی دانا کە چەندین ساڵ پێش ئێستا بەردی بناغەکەی دانرا بوو. هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە ماوەی ساڵێک زیاترە خۆیان ئامادە کردووە بۆ پێشوازی لە سەرۆکی حکوومەت و ڕاگەیاندنی چەند پرۆژەیەکی پێویست بۆ پارێزگاکە. چەند جارێک ڕێکخراوەکان و چالاکانی مەدەنی و لایەنی ئیداری شارەکە داوایان لە سەرۆکی حکوومەت کردووە سەردانی شارەکە بکات و لە نزیکەوە گوێ لە داواکانیان بگرێت. بەڵام سەرۆکی حکوومەت تا ئێستا ئەو شارەی بەسەر نەکردوێتەوە. ساڵانێکە دەنگە ناڕازیەکانی نێویکێتی گۆڕان باز لەوە دەکەن پارتی بەمەبەست پرۆژە خزمەتگوزاریەکان لە سلێمانی جێبەجێ ناکات بۆ ئەوەی دواتر خەڵکی سنووری قەڵەمڕەوی ئەو دوو حیزبە بەرامبەر یەکێتی و گۆڕان دەنگی ناڕەزایی هەڵبڕن. بەڵام پارتی ڕایەکی دیکەی هەیە و دەڵێت دەیان پرۆژەی خزمەتگوزاری هەبوون کە لەلایەن حکوومەتەوە پارەی بۆ دابین کراوە بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەکان هیچی لێ سەوز نەبووە یاخود پرۆژەیەک زیاتر لە وادەی خۆی پێچووە و زیاتریش لەو پارەی بۆی دانراوە تێی چووە تا گەیشتووەتە قۆناغی کۆتایی. نوێترین دوو پرۆژە کە مەسرور بارزانی خۆی لە نزیکەوە سەردانی کرد یەکێکیان پرۆژەی تەلەفریکی چیای زاوە لە شاری دهۆک کە بریتیە لە پرۆژەیەکی گەشتیاری و پێکاتووە لە دوو وێزگەی سەرەکی تەلەفریک لە ناوچەی شندۆخا و سەر چیای زاوە و ئەوی دیکەیان کارگەی بەرەمهێنانی ئاسنی ستیل لە شاری هەولێر کە یەکێکە لە پێشکەوتوترین و گەورەترین کارگەکانی ئاسن لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. ئەوەش لە کاتێکدایە هێشتا هیچ پرۆژەیەکی گەشت و گوزاری حکومی لە سنووری پارێزگای سلێمانی نەکراوەتەوە. پەیوەست بە بواری پیشەسازیش نەک کارگەی نوێ نەکراوەتەوە بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ کارگە گەورە و مامناوەندەکانی سنووری پارێزگای سلێمانی بەرەو لە ناوچوون دەچن و پارێزگای هەڵەبجەش خاڵیە لە کارگەی گەورە و بەرەمهێنی دیار. یەکێتی لە نێو کابینەی نۆ و لە پۆستە سیادیە باڵەکان پۆستەکانی جێگری سەرۆکوەزیران و وەزیری پلاندانانی لەلایە. هەرچی بزوتنەوەی گۆڕانە وەزارەتی ئاوەدانکردنەوە و دارایی لەلایە. هەر چوار پۆستەکەش کۆڵەکەی سەرەکی پرۆژە خزمەتگوزاریەکانی هەرێمی کوردستانن. ئەوەی جێی سەرنجە ئەوەیە ئەو وەزیرانە لەو نادادیەی بەرامبەر سلێمانی دەکرێت بۆ بێدەنگن. بەشێک لە چاودێران پێیان وایە وەزیرەکانی یەکێتی و گۆڕان لە نێو ئەنجومەنی وەزیران هێندەی شەرعیەت دەدەن بەو نادادپەروەریەی بەرامبەر سلێمانی دەکرێت هێندە لە خەمی پارێزگاکەیاندانین کە سەرچاوەی سەرکەوتنیان بووە بۆ ئەو پۆستەی ئێستایان. ڕۆژی 16 ئەم مانگە
دیمەنێک بەڕوونی ئەو نادادیەی نیشاندا کە بەرامبەر پارێزگای سلێمانی دەکرێت. ئەویش ئەوە بوو بۆردی ڕێکخراوە ژینگەیەکانی سلێمانی داوای لە حکوومەت کرد بۆ 5 ملیارد دینار سلێمانی وشک نەکات. بۆردەکەوەی ئاشکرا کردماوەی زیاتر لە 4 ساڵە لە کاتی هاتنی وەرزی ئاودان لە سنووری پارێزگای سلێمانی چەندین بەیاننامە و داواکاریان ئاڕاستی حکوومەت و لایەنی پەیوەندیدار و دەستگاکانی ڕاگەیاندن کردووە کە لە کاتی پێویستدا نەمام و درەختەکان ئاو بدرێن. بەڵام بەداخەوە ئەو گرفتە تا ئێستاش وەکو خۆی ماوەتەوە و چارەسەری ڕیشەیی بۆ نەدۆزراوەتەوە. خەرج نەکردنی 5 ملیارد دینار بۆ سەوزای سلێمانی لە کاتێکدایە. روشمێکی کابینەی نۆ لەسەر وەختی پێکهێنانیدا گرنگیدانی زیاتر بوو بە بواری ژینگە، بەڵام ئەوەی لە دوورەوە تەماشای پارک و باخچەکانی سلێمانی بکات ئەوەی بە خەیاڵدا دێت کە دوایین شت گرنگی پێ بدرێت سەوزایی و ژینگەیە. ژینگەی کوردستان گەورەترین سەرمایەی هەرێمە وە کار دەکەین بۆ پاراستنی ژینگە و پەرەپێدان بە کولتوری ژینگە پارێزی. شەڕی یەکێتی و گۆڕان لە کابینەی نۆ هێندەی شەڕێک بوو بۆ پڕکردنەوەی پۆستەکانی بریکاری وەزیر و بەڕێوبەری گشتی، هێندە شەڕ نەبوو بۆ ئاوەدانکردنەوەی زیاتری سلێمانی. ئاخۆ خۆیان دەتوانن فریای زۆنی سەوز بکەون و نەهێڵن و لە گەشە بکەوێت یان دەسەوەسان لێی دادەنیشتن و تەماشای پارێزگاکەیان دەکەن و هیچیان لە دەست نایە بۆی.